سەلام هاوڕێنم، کاتتان باش، بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب. هیوادارم هەمووتان زۆر باش بن. ڤیدیۆی ئەمڕۆم باسی خوێندنە لە وڵاتی کەنەدا بەبێ تاقیکردنەوەی ئایلتس. لە ڤیدیۆکەی پێشووم لە یوتیوب پرسیاری ئەوەم کرد ئایا ئەتانوێت لایڤی داهاتووم لەسەر چ بابەتێک بێت. بە زۆرینەی دەنگ لە کۆمنت نووسیبووتان باسی خوێندن کە بەبێ ئایلتس لە وڵاتی کەنەدا. سەرەتا زۆر داوای لێبوردنەکەم ئەبووە بە لایڤ لەگەڵتان بوومایە بۆ باسکردنی ئەم بابەتە، بەڵام سەرقاڵم و پێم نەکرا. بەس وتم با هەر ڤیدیۆکە دانێم ڕێکۆردیکەم بۆی خەڵک سوودی لێ ببینێ. هاوران، ئەمە یەکەم ڤیدیۆیە کە بەدڵ حەزم لێ نەبێ پۆستیکەم پڕ بەدڵ لە برۆی من بە هیچ جۆرێک لەگەڵ ئایدیەی خوێندن نین بەبێ ئایلتس لە کەنەدا. بەڵام لە برۆی خەڵک زۆر داوای کرد، بۆیە ئەم ڤیدیۆم دانا. اینجا با دەست پێ بکەین بزانین ئەو زانکۆیانە کامانن کە تاقیکردنەوەی ئایلتسی ناوێت. اینجا هاوڕێن، هەندێک زانکۆ هەیە لە کەنەدا بۆ ئەو کەسانی کە تاقیکردنەوەی زمانی ئینگلیزیان نییە، هەلێکی تریان هەیە. ئەو هەلە چییە؟ ئەبێ قوتابی پێشتر بە زمانی ئینگلیزی خوێند بێتی. بۆ نمونە تۆ زانکۆ تەواو کردووە، بۆ نمونە بەشی بایۆلۆجی تەواو کردووە لە کوردستان لە زانکۆی ساڵاحەدین، هەموو خوێندنەکەت بە ئینگلیزی بووە. ئەبێ سەپۆرت لەتەرێ بێنی یاخود پشتگیری بێنی لە زانکۆکەت کە ئاماژە بەوە بکات و خوێندنەکەت هەمووی بە ئینگلیزی بووە. ئەمە بەکاری ئەهێنی لە جیاتی ئەوەی بچی تاقیکردنەوەی ئایلتس بکەیت. ئەوە بۆ ئەو کەسی کە تازە ئامادەی تەواو کردووە چێ ئەوێ بچێ کۆلێژ بخوێنە یان بەکەلۆریۆس لە کەنەدا، ئەوە ئەبێت تۆ های سکوڵ یعنی ئامادەی بە زمانی ئینگلیزی خوێند بێت. لەم حاڵەتە زۆربەی قوتابی ناتوانن لە بەرەوەی زۆربەی ئامادەیەکان بە کوردیە، بەڵام هەندێک قوتابخانەی نمونەیی هەیە لە کوردستانەوە بزانم بە زمانی ئینگلیزی ئەخوێنن، ئەوانە ئەتوانن سوودمەند بن. بەڵام هەر کەسێک خوێندنەکەی بە کوردی یا بە عەرەبیە، بۆ نمونە ئەو کەسەی کە بەشی یاسای خوێندووە لە کوردستان ناتوانێت لەم زانکۆیانە سوودمەند بێ لە بەرەوەی تۆ بە عەرەبی خوێندووتە بە ئینگلیزی نەتخوێندووە. بۆ بەشەکانی تر ئەوە ئەتوانن لەم زانکۆیانی کە ئێستا ناوەکانیان هەڵن ئەتوانن ئێوە بخوێنن بەبێ تاقیکردنەوەی ئایلتس. اینجا هاوڕێیان، بۆ نمونە من زانکۆی وینیپێگ وەرەگرم بە نمونە. زانکۆی وینیپێگ لە هەرێمی مانیتۆبایە. چمە سەر وێبسایتەکەیان، ئەدمیشن، وەرە سەر ئینتەرناشناڵ، ئێمە خوارەوە نووسراوە English Language Requirement، ئەوە داگرە، وەرە خوارەوە دوۆلینگۆش وەرەگرن. ناوی ئەو زانکۆیانەتان ئێمە کە تاقیکردنەوەی دوۆلینگۆ وەرەگرن، ئەمەش تاقیکردنەوەی دوۆلینگۆ وەرەگرێت، ئاساییە. لێرە نووسراوە English Language Requirement Waiver Option. Waiver Option یعنی چی؟ یعنی ئەم زانکۆیە هەلێکی هەیە بۆ ئەو کەسانی کە ئایلتسیان نییە. لێرە ئەڵێ ئەبێ بەکەلۆریۆس خوێند بێت، High Level، Higher Level بە زمانی ئینگلیزی، یعنی تۆ ئەبێ بیسەلمێنی بە زمانی ئینگلیزی خوێندوتەوە. اینجا هاوڕێیان، ئەگەر بتەوێت سەیری پرۆگرامەکانی زانکۆی وینیپێگ بکەیت، بۆ نمونە Academic Programs، Undergraduate Studies یان هەیە، یعنی بەکەلۆریۆس، Graduate، Master و دکتۆرا، و هەروەها Applied and Continuing Education، ئەڵێ ئێمە full time و part time دیپلۆمامان هەیە و non-degree. Non-degree یعنی چی؟ یعنی certificate، یعنی هەموو شتێکیان هەیە بە خۆت ئەتوانی تەقدیمی پرۆگرامەکان بکەیت. و ئەو کەسانی کە یانێ کۆرسی زمان وەرگرن پێش دەست پێکردنی کۆرسەکەیان، ئەوە English Language پرۆگرامیان هەیە و ئەتوانن پەیوەندیان پێ بکەن بزان کام کۆرس بۆ ئێوە باشە. ئەم جارە زانکۆیەکی ترمان هەیە، University of Memorial. ئەمیش وەیڤەری هەیە، وەیڤەر ئۆپشنی هەیە، یعنی ئەتوانی ئەگەر تاقیکردنەوەی زمانی ئینگلیزیت نییە ئەتوانی سەپۆرت لێتەر بێنی لە زانکۆکەت کە ئاماژە بۆ بکات کە تۆ هەمووی بە زمانی ئینگلیزی خوێندنەکەت تەواو کردووە. هاوڕێیان، شتێکی تریش هەیە، زانکۆی مەمۆریال زانکۆیەکی زۆر هەرزانە، پرۆگرامی باشی هەیە، ماستەری هەیە، دکتۆرا و دیپلۆماشی هەیە، ئەتوانن سەیری پرۆگرامەکانیان بکەن. لینکی وەبسایتی ئەم زانکۆیشتان بۆ دانێم، خۆتان پەیوەندیان پێ بکەن. پرسیارەکە لێرە ئەوەیە، ئەی باشە من کۆلێژێکم ئەوەیە
کۆلێژێکم ئەوێ ئالسی نەوێت من چۆن بزانم ڕاستەکی کۆلێژێکی وام دەست نەکەوت لێرە کە ئالسی نەوێت زۆربەی کۆلێژەکان لە ئۆنتاریۆیە منیش بە هیچ جۆرێ باسی هەرێمی ئۆنتاریۆ ناکەم لەبەرەوەی هەرێمی ئۆنتاریۆ زۆر قەڵەباڵغە بۆیە حەزەکەم زۆربەی قوتابیەکان لە کوردستانەوە تەقدیمی هەرێمەکانی تر بکەن چانسی وەرگرتنی ڤیزەکان باشترە ناڵم 100% بەڵام باشترە بەڵام تۆزێ لە هەرێمی ئۆنتاریۆ دوورکەونەوە ئێستا بۆ نمونە سیت هەیە لە کەلگاریە لە ئەلبەرتایە سیت زۆر باشە بەس من نازانم ئایا ئەمانە وەیڤەریان هەیە یان نا یعنی نازانم ئەمانە جگە لە ئایلس بەبێ ئایلس تەلەبە وەرەگرن یاخودنا بۆی کۆنتاکتیان پێوەکەم ئیمێڵێکیان بۆ ئەنێرم بزانم ئەڵێن چی لێرە نووسراوە contact international@sate.ca ئەم ئیمێڵە کۆپیەکەم ئیمێڵێکیان بۆ ئەنێرم بزانم ئەڵێن چی لێرە ئیمێڵێکی کورد ئەم ئیمێڵە بخۆتان کۆپیکەن بۆ هەر کوێ ئەتانەوێ ئینێرە تەنها ناوی زانکۆکە بگۆڕن یاخود ناوی کۆلێژەکە ئەمە قورسەکەی لە چیەکە ئەڵێن من نازانم چۆن دەست پێ بکەم و لەکوێوە دەست پێ بکەم و چی بکەم و ئەوە کۆنتاکتی زانکۆکانەکەی یاخود کۆنتاکتی کۆلێژەکانەکەی ئێستا من ئەمە سێن دەکەم وەڵامم ئێنەوە یان پێم ئەڵێن بەڵێ ویڤەر ئۆپشنمان هەیە یاخود ویڤەر ئۆپشنمان نییە ئەگەر سەیت وتی ئێمە قوتابی وەرەگرین ئەگەر پێشتر بە زمانی ئینگلیزی خوێند بێتی ئەو کاتە تەقدیم بکەن ئەگەر وتینە ئەبێ بچن تاقیکردنەوەی ئاڵس بکەن بەشی ئەکادمیک اینجا هاوڕێیان هەندێک شتێ ئەمێ باسیکەم پێشەوەی کۆتایی بە ڤیدیۆکەم بێنم لەم ڤیدیۆی لەژێر ئەم ڤیدیۆی لە بەشی دەسکریپشن ناوی هەموو ئەو زانکۆیانە تان بۆ دانێم کە تاقیکردنەوەی ئایلسیان ناوێت یاخود ویڤەر ئۆپشنیان هەیە کە وەکو باسم کرد جگەلەوە بۆ ئەو کەسانی کە پرسیاری پاکێژەکانم لێ ئەەکەن بەم نزیکانە لەم چەند ڕۆژە بڵاوی یەکەمەوە بۆ ئەو کەسانی کە یانەوێ من فۆرمیان بۆ پڕکەمەوە و داوای نرخەکانیان کردبوو بەچەنە و ئەگەر بتانەوێ هەر ڕێگایەک هەڵبژێن لە ڕێگاکانی کۆچکردن بۆ کەنەدا من یارمەتیتان بەم ئێستاش ئیشی لەسەرەکەم بەڵام لەم چەند ڕۆژە بڵاوی یەکەمەوە و پێتانەڵم چۆن پەیوەندیم پێوە بکەن ئەنجا ئەگەر هەر پرسیارێکت هەیە لەسەر خوێندن بەبێ ئایلس لە کۆمنت بۆم بنووسە و بیرشت نەچێ سەبسکرایب بکەی و بیرشت نەچێ لایک و کۆمنت و شتانە هەمووی جا منە بێ بڕۆم شەو شاد خواتان لەگەڵ